لە کاتی وەستانی خولە تایبەتیەکانی یاریە جیاوازەکان بە نمونە خولی بالەی کچان یاریزانانی تیمی بالەی یانی ئەفرۆدێت کە یەکێکن لە یانە ئازبەرزەکان لەسەر ئاسی عراق لە یاری بالەدا گەشتێکی جیاواز یاخو مەشقێکی جیاوازیان ئەنجام داوە ئەوەش گەشتێکی شاخەوانی بووە کە لەگەڵ گروپێکی شاخەوانی ئەنجامیان داوە. تیپی بالەی ئافرۆدەیت بڵاوی کردەوە کە گەشتێکی شاخەوانیان کردووە بۆ شاخی زیندان لەگەڵ گروپی شاخەوانی گۆیژەدا. ئەمە جیاواز لە مەشقەکانی ڕۆژانەیانی ناوهۆڵە و جیاواز لەو یاریە دۆستانانەیە کە ئەنجامی ئەدەن بۆیە ئەم گەشتیان کردووە لە چوارچێوەی مەشق و ئامادەکاری و دانەبڕانیانە لە تەمرین و لە مەشقەکانیان. گروپی شاخەوانی گۆیژەش هاوکات بڵاوی کردوتەوە گەگەشتی ئەم هەفتەیەیان لەگەڵ تیمێکی جیاواز بۆ کەیانی ئەفرۆدەیت بووە. لەڵێن گەشتەکەمان بۆ ناو سروشتە جوانەکەی پیرەمەگرون بووە لووتکەی چیای زیندان کە بەرزەکەی 1926 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. گەشتێکی چێژبەخش بۆ هەمووان و گەشتەکەشیان بە سەلامەتی کۆتایی پێهێناوە. دوای چرکاندنی وێنەی یادگاری گەڕاونەتەوە خاڵی دەستپێک کە بێگومان تیمی بالەی ئەفرۆدیتیش بەشێک بوون لەو گروپە لەو گەشتە شاخەوانیەدا بۆ لووتکەی شاخی زیندان.